ساڵتان لەبێت بینەرانی ئازیز لە ڤیدیۆیەکی نوێ لە کەناڵی کورتفاکس گەڕاینەوە لاتان. ئەفلام کارتۆنی کایۆ لە ڕاستیەوە وەرگیراوە. لە ڕاستیدا کایۆ مردووە. ئەوەی کە ئەفلام کارتۆنی کایۆ دەیبینن هەمووی خەیاڵ و یادەوەری دایک و باوکیەتی. ئەگەر سەرنجێش بدەیت لە زۆربەی زنجیرەکانیدا پەڵاوەرێکی سپی لە چوارچێوەی دیمەنەکاندایە. کایۆ لە ڕاستیدا ناوی کایۆ ئەندەرسۆنە. لە تەمەنی 4 ساڵدا تووشی ژێرپەنجە دەبێت و دوای 2 مانگ کۆچی دوایی دەکات. هۆکاری ئەوەی کە کایۆ لە کارتۆنەکانی کەچەڵە ئەوەیە کە بەهۆی وەرگرتنی چارەسەری کیمیاوی کەچەڵ دەبێت. کە بڵاوکرایەوە سەرەتا بڕیاریاندا کە قەش بۆ کارکتەرەکەی کایۆ دابنێن، بەڵام زۆر نەناسراو دەردەکەوت. لەبەر ئەوە بڕیاریاندا هەر بەبێ قەش کارکتەرەکە دروست بکەن. گەیشتن بە کۆتایی ڤیدیۆکە. تکایە لایکی ڤیدیۆکەتان بیر نەچێت و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن ئەگەر نوێن. ڕای خۆشتان بنووسن لە کۆمنت.